سڵاتان لێبێت ڤانیا ئیبراهیمم بوختەیڤارتان پێشکەش دەکەم. نوێنەری دەستەی داکۆکی لە مڵک و سروشتی پارێزگای ئیسلامانی لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا دەڵێت بەهۆی ڕشتی پاژماوە کیمیایەکانی نەوت لە سنووری سلێمانی مەترسی ڕوودانی کارەساتێکی مرۆیی و ژینگەیی هەیە. کارزان فازڵ ئاشکرای دەکات لە سنووری سلێمانی هەڵەبجە و ئیدارە سەربەخۆکان داوای یاسایی لەسەر ئەنجامدەرانی ئەو کارە تۆمار کراوە. چەند ڕۆژی ڕابردوو لە بەشێکی ناوچەکانی سنووری سلێمانی چەند کەسێک پاژماوەی نەوتیان لە دەشت و ناوچە کوشتتوکاڵەکان ڕشت لە بەرامبەریشدا چالاکوانانی ژینگەی و هاوڵاتیان داوای بە سزاگەاندنی ئەنجامدەرانیان کرد. مامۆستایەکی بەشی شوێنەواری زانکۆی سلێمانی ڕایگەیاند پەرزگەیەکی 5,000 ساڵەیان لە گردی کانیشایی بازیان دۆزیەوە و ئێستا کنە و پشکنینی تێدا دەکەن. دکتۆر دڵشاد زاموا دەڵێت شوێنەوارەکە کاروانسەرای کەلتور و شارستانیا دێرینەکانی زاگرۆس و میسۆپۆتامیایە. مێژووی ژیان و ئاوەدانی لە شوێنەوارەکە دەگەڕێتەوە بۆ زیاتر لە 7,000 ساڵ. پەرزگاکە هاوسەردەمی پەرزگا دێرینەکانی سۆمەریەکانە. کنە و پشکنینەکان دەری دەخان ناوچەکە لێواری شارستانی نەبووە بەڵکو بەشێک بووە لە کڕۆکی شارستانیەکە. دەستەی گشتی کەشوهەوا و بوومەلەرزانی عێراق ڕایگەیاند لە ماوەی 4 ڕۆژدا لە 1 تاوەکو 4 تشرینی دووهەمی ساڵی 2025 114 بوومەلەرزە لە سنوورەکانی عێراق و ئێران ڕوویداوە. بەرزترینیان بە پلەی 4.6 بووە. بە گوێرەی ڕاگەیاندراوەکە زۆربەی ئەو بوومەلەرزانە لاواز بوون و هەندێکیشیان هاوڵاتیان هەستیان پێکردووە.